پاییزی ئەم دەڤەرە پاییزەکەی ئەگەر بڵێم جیاوازیە لە ناوچەکانی تر هەڵە نییە ڕاستە لەبەرەوە دارستانێکی زۆر زۆری چڕ و پڕیتیایە ئاو هەواکەی زۆر زۆر پێنگ و خۆشە هەتا ئێستا من جیاوازیم نەبینیوە لە ڕووی شاخەوانی کە ئێمە ئافرەتین و بەشداری دەکەین لەگەڵ ئەم برا بە ڕێزانە هیچ جیاوازیەکی ئۆتۆمان نییە بەڵام ژن لێروکانە دەتوانم بڵێم لە چاو ساڵانی ڕابردوو زۆر 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 هاتوونەتە پێشەوە لە ڕووی شاخەوانیەوە و هەروەهی جیاوازیەکی تێدا ناکرێ بڵێن ئەمە پیاوە هیچ جیاوازی هەبێ ژن نەتوانێت بەم شاخەدا سەرکەوێ یان بەم شاخەدا بڕوە هیچ جیاوازیەکی نییە ڕۆڵی ژن بگرە ئێستا مقابل پیاوەکانە یعنی هیچ جیاوازیەکی ئەو تۆ تێدا نییە. شاخەوانی باوەجی ساڵانە گەشت بۆ گەلی زۆرگوان لە ناوچەی بارزان ئەنجام دەدا. سروشتی ئەو ناوچەیە و هەمیشە داخوازی گەشتیارانی لەسرە بەهۆی ئەوەی کە بەهاران سروشتێکی زۆر ئێجگار جوانی هەیە و لە پاییزیشدا هەڵوەرینی گەڵاکانی ئێرە جیاوازترە لە هەموو کوردستان. هەمیشە ئەو شوێنانە داخوازی زۆری لەسرە بەس بە تایبەت گەلی زۆرگوان لە کوردستان تاکە شوێنن لە پاییزدا کە دیمەنێکی ئێجگار جوان دەبەخشێت. سروشتی گەلی زۆرگوان سروشتێکی سحرایی هەیە یعنی ئینسان کە مرۆڤکە ڕوو لە گەلی زۆرگوان دەکات گەشت بە چاو بە دەرونی دەکات ئەوە نییە بڵێ ماندێتی تێدابێ کە دێ ئێرە دەکەوێ ناو چەندین دنیای جیاوازەوە لەلایەک گەڵایەکان دەورن لەلایەکی سەوزایی هەیە لەلایەک دارەکان و سروشتەکانی ئێرە هەمووی سروشتی و هیچ دەستکاریەکی مرۆڤی تێدا نییە.